خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لێبێ لەگەڵاو کارانم بێکەوە پانۆرامایی ئەم شەوتان پێشکەشەکەین ئەوەی هەبوو لە جەنجی دیموکراسی هەڵبژاردندا خەریکە وردە وردەشتەکان تەنها تەزدیقی کۆتایی و سادقەی کۆتایی کۆمسیۆنی ماوە تەنها ئێستا بۆ هەر لایەک ڕوونە چەند کورسی لە ئەنجومەنی داهاتووی پارێزگای کەرکووکە بێت. ئەوەی کە بۆ کورد گرنگە ئەوەیە کە بۆ داهاتوو پارێزگاری شارەکە بەدەست بهێنێتەوە. لە ئێستادا وردە وردە سیناریۆکان باسییان لێوە دەکرێتەوە ڕەنگە چەند ڕۆژی داهاتووی دواییان دوای سەری ساڵیش کۆبوونەوەکان گەرم و گوڕ بن لەبارەی پێکهێنانی حکوومەتی خۆجێیی کەرکووک. ئەوەی گرنگە کورد دەیەوێت پۆستی پارێزگاری کەرکووک بەدەست بێنێت. لە بۆ هەڵبژاردنەکان کورد نەیتوانی بە لیستێکی یەکگرتوو چێتە ناو هەڵبژاردنەوە، بەڵام ئێستا خەڵک چاوی لەوەیە کە هێز و لایەنە سیاسیەکان ئەم کورسیانە بکەنە کورسی کورد و بێکەوە کار بۆ پارێزگارێکی داهاتووی کەرکووک بکەن. چێ دەبێتە پارێزگاری کەرکووک؟ لەو ململانەیەدا چەند گرنگە کوردستانیانە بیر بکرێتەوە. ئەم شەو لە پانۆرامادا گفتوگۆی لەبارەوەکەی بە میوانداری هەرێک لە بەڕێزان بەڕێز دەشتی عەبدوڕەحمان کادری پێشکەوتویەتی نیشتیمانی کوردستان کاردشتی بەخێر بێت. هەروەها بەڕێز کاوە ئەحمەد کادری پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستان لاولێرە و لەگەڵمانی کاکاوە جەنابی شت بەخێر بێت. کاک دەشتی پانۆرامایەکمان لەسەر ئەوە بۆ باس بکەیت کە ئێستا خەڵک چاوی لەوێ پارێزگارێکی کورد دەبێت، بەڵام پێشتر خەڵک چاوی لەوە بوو کە کورد یەک لیست بێ، یەک لیستێکە تێپەڕی. ئێستا خەڵک چاوی لەوێ کورد کورسەکانی تێکەڵی. زۆر سوپاسێەوە سلااو لە بینەرانی ئەزیزی کورسان نوویست، سلااو لە میوانە بەڕێزەکەتان. من پێشەچی بە پێویستی دەزانم پیرۆزبایی سەرکەوتنی لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە لە سەرجەم کوردستانیان لە سەرجەم خەڵکی کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان و هەروە جەماوەر و لایەنگیری یەکێتی نیشتمانی کوردستان و هەروە حیزبی شوعی کوردستان کەم کەوانیش ڕۆڵێکی کارا و گرنگ و مێژویان هەبوو لە پێکەنانی و هاوپەیمانێتیە. و ئێمە گەر بگەڕێنەوە سەرەتای بڕیاردان لە ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان وەک ئاگدار بن کە یەکێتی نیشتمانی کوردستان وەک لایەنێکی بەرپرس لە کوردستان و هەروەها لە ناوچەدا بڕێنراوەکان زوو درچی بەوە کرد کە ئەم هەڵبژاردنێکی چارەن و سازە و ئەم هەڵبژاردنە وێڕای ئەوەی کە چارەن و سازە لە دۆخێکی ناهەموار و دژواری ناوچە کوردستانەکانیش دەکرێت. بۆیە بۆ پەڕی هەستکردن بە مەسەلە نەتەوایەتیەکان یەکێتی نیشتمانی کوردستان لە سەرەتادا بەر لە تەقدیمکردنی لیستەکان و بەر لە تەقدیمکردنی کاندیدەکان بە پێویستی زانی وەک جێبەجێکردنی ئەرکێکی نەتەوەی سەرشانی لە دەرگای هەموو لایەنە کوردستانیەکانیدا بۆ لەبەرەوەی پێی وابوو ئەگەر هێز و لایەنە سیاسی کوردستانیەکان لە چوارچێو یەکا و پەیمانێتیە بەشداری بکەن لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی کەرکووک بێگومان کورد دەتوانێت بە ڕقەمێکی گەورەتر لەوەی ئێستا کە هاتوۆتە ئەنجام کۆتایی بە هەڵبژاردن و ئەنجامی هەڵبژاردنەکان بێنێ و ئەمە ژوا دەکا کە بۆ داهاتوو کە ئێستا لەو قۆناغین هەڵبژاردننی پارێزگارێکی کورد و هەروەها یەکلایەکردنەوەی ئەو پۆستانەی کە پەیوەندی بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان هەیە ئاسانتر بێت. بەداخەوە بەشی زۆری حیزب و لایەنە سیاسیەکان و بەتایبەت پارتی دیموکراتی کوردستان نەهاتە ناو هاوپەیمانێتیە و نەهاتنی پارتی دیموکراتی کوردستانی ژوای کرد کە هێز و لایەنە سیاسیەکانی کەش سارد ببنەوە لەوەی بێنە ناو هاوپەیمانێتیە بۆ یەکێتی نیشتمانی کوردستان بە ناچاری خۆی شانیدایە بەر جێبەجێکردنی ئەو ئەرکەنەتەوەیە بەشداری هەڵبژاردنەکەی کرد بە کارایی و بۆ خۆتان پێم وایە شایەدی ئەوە دەدەن کە یەکێتی نیشتمانی کوردستان ئەوەندەی لە خەمی پرسە قەومیەکە بەوەندە لە خەمی پرسە قەومیەکە نەبوو بۆ کە لە سەرەتا لە دەرگای لایەنەکانیدا و دەیویست کە هاوپەیمانەکە نەبوو بەڵێ کە دەویست هاوپەیمانەتێک پێک بێنێ بە دڵنیاییەوە ئامادەی سازشکردنیشی هەبوو لە پێناوی مەسەلەی کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان و لەگەڵ ئەوە شادڵنیا بن لە ڕووی حزبیەوە زەرەری دەکرد. ڕەنگە ئێستا کە 5 کورسی هێناوە ئەو دەمنی توانیای 5 کورسی بێنێ. ئێمە تەجروبەمان هەیە لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە ساڵی 2005 خۆجەماوەری یەکێتی نیشتمانی کوردستان لە ئێستا زیاتر بوو لە کەرکووک، بەڵام بەهۆی ئەوەی کە لیستی برایەتی هەبوو هەموو هێز و لایەنە سیاسی کوردستانیەکان بەشداریتان تیا کرد یەکێتی ئەو دەم لە کۆی 26 کورسی ئەنجومەنەکە کە و کاتچلویەک کورسی بوو کورتوانی 26 کورسی بەدەست بێنێ کە ئەمە بۆ خۆی دەرخەری ئەوەیە کە ئێمە یەک لیست بین یەک گرتوو بین یەک دەست بین چۆن جەماوەری کەرکووک و خەڵکی نیشتمان پەروەری ئەو ناوچانەش بەدەنگی لایەنە کوردستانیەکان و دێن شەڕی نەتەوەی خۆیان دەکەن لەو شارە. یەکێتی نیشتمانی کوردستان لە ئەنجامی ئەو هاوپەیمانێتیە خاوەنی
5 کورسی بوو و لە بەرامبەردا پارتی دیموکراتی کوردستان کە جەماوەرەکەی نیو هێندی یەکێتیش نەبوو لە ئەنجامی ئەو هاوپەیمانەتیە خاوەنی 7 کورسی بوو. بەداخەوە کە ئەمە نەکرا قۆناغی دوای بێئەمەلبوون لە دروستکردنی ئەو پێشاتە و بوویەکێتی نیشتمانی کوردستان خۆی شانی دایە بەر ئەو ئەرکەنەتەوەیە و دەرزانن کە بانگەشەکە یەکێتی زیاتر بانگەشەیەکی نەتەوەیی بوو و خۆی سەرقاڵ نەدەکرد بە وەڵامدانەوە و ڕکابەریکردنی هێزە کوردستانیەکان چکە یەکێتی بە تەواوەتی لە نێو ئەو شعورەدا بەڵام بێزاریشیان دەکردن بێزاریشیان دەکرد بەڵام یەکێتی وە گوتم مەسەلە قەومیەکەی لا گەورەتر بوو و ناو بانگەشەش بە هیچ زۆرێک خۆی خەریک نەکرد بە وەڵامدانەوە و دژایەتیکردنی هێزە کوردستانیەکان و یەکێتی نیشتمانی کوردستان سەرباری ئەوەی کە ئەم هێزە کوردستانیانە بەشێکی زۆریان دژی یەکێتی نیشتمانی کوردستان بوون بەڵام لەگەڵ ئەوەشدا من بە حکمەوەی بۆ خۆم بەشدار بووم لە بانگەشەی هەڵبژاردن لە شاری کەرکووک بە شانازیەوە دەنگدەرێکی کەرکووک ئەگەر لە یەکێتیش نیگەران بووە یەکێتی حەزی دەکرد دەنگ بدا بەلایەنچکەی کوردستانی لە دوا جارە خەڵکی کەرکووک و خەڵکی ناوچە دابڕێنراوەکان وڵامێکی ئەرێنی ئەم هەڵوێستنەتەوە یەکێتیاندایەوە ئەو بوو یەکێتی نیشتمانی کوردستان بوو بە خاوەنی گەورەترین لیستی کوردستانی لە کەرکووک و توانی 5 کورسی بەدەستبێنێ و هیچ لیستێکی کوردی و غیرە کوردی نەیتوانی ئەم دەنگە زۆرە بەدەستبێنێ و ئەم کورسی زۆرانە بەدەستبێنێ بەڵام ئەوەی کە دەبینێتەوە لە دوای ئەوەش من دڵنیام کە یەکێتی نیشتمانی کوردستان دیسانەوە وەک هەستکردن بە بەرپرسیارەتی ڕەتفعلی نابێ بۆم قۆناغەوە دیسانەوە بۆ پێکێنانی ئەنجومەنی پارێزگا بۆ ئەوەی کە پارێزگارێکی کورد لەو شارەدا بنێ کە ساڵانێکە بەڕاستی بەهۆی نەبوونی پارێزگارێکی کوردەوە ئێمە لەو شارە تووشی تەنگ و چاڵەمە بووە خەڵکەکەمان دیسانەوە لە دەرگای لایەنەکان دەدا و هەوڵی ئەوە دەدا ئەو کورسیانی کە بەدەست هاتوون لە چوارچێوی هاوپەیمانەتیەکە مفاوەزاتی لەسەر بکە و هەوڵ بدرێ زۆرترین کورسی لە بەرژەوەندی پێکاتی کوردی لە کەرکووک وەروە لە ناوچە کوردستانەکانی تریش یەکێتی لە بانگەشەدا باسیەوەی کرد کە پارێزگار دەگۆڕین یان پارێزگار بەدەست دەهێنین ئێستەیش بۆ ئەوە دەکات یانەوە تەنها دروستمێکی بانگەشە بوو بێگومان یەکێک لە شەئامانجەکانی بەشداریکردنی یەکێتی لەم هەڵبژاردنەوە گڕوتینی یەکێتی لەم هەڵبژاردنە لە پێناوی ئەو بۆ کە ئێمە پارێزگارێکی کورد لە کەرکووکدا بنین و ئەو دۆخە حکومڕانیە سەپێنراوی کە لە کەرکووکدا ئەمە بگۆڕین لە پێناوی بەرژەوەندی خەڵکی ئێستا هەستەکان بۆتان ئاسان بووە بێگومان زۆرچێکی گەورەترین لیستی کەرکووکە و دڵنیام لە ئەنجامی دانوستانەکاندا دەردەکەوێت کە هاوپەیمانی باشی دەبێت بۆی پێم وایە دەتوانێت بە ئاسانی ئەم مەسەلێش لە بەرژەوەندی کورد یەکلایی بکاتەوە و لەگەڵەوەشدا بابەتێکی تر هەیە لە بیرمان نەچێ یەکێتی نیشتمانی کوردستان وێڕای ئەوەی کە ئیش لەسەر قەزیەنەتەوەیەتەکە دەکات لە بەرژەوەندی کورد و لەگەڵ ئەوەشدا هێزێکە کە بڕوای بە پێکەوە ژیانی پێکاتەکانەوە لەگەڵ ئەوەژنی هیچ پێکاتێک لە کەرکووک فەرامۆش بکرێ و وەک ئەوەی کە بەڕێزمام جەلال دەیگوت سیاسەتی چەپکە گوڵەکە لە کەرکووکیش لە نێوان پێکاتەکان دەیەوێت جێبەجێ بکە و نمونەیەکی جوانی حکومڕانیکردنی شارەکە پێشکەش بکە هەم بە کورد و هەم بەلایەنەکانی زۆر باش کاکاوە سڵاو لێبێ بۆ ئەوەی کە لە کاک دەشتی پرسیار کرد مەسەلەن لە ماوەی ڕابردوودا یەک لیستەکە جێبەجێ نەبوو ئێستا چەند گرینگە کورسیەکان تێکەڵ بکرێن و ڕقەمەکانی یەکێتی و ڕقەمەکانی پارتی بەیەکەوە دانوستان بکرێن سڵاو کاکەزانام کاتت باش سڵاو لە کاکە دەشتی لە خەڵکی کەرکووکش جا پێشەوە بچمە سەر تەوەری بەرنامەکە من لەگە جەنابەت دیمانەیەکم هەبوو تقریبان ساڵێک پێش ئێستا دوسێ سانێکی بۆ تۆ لی ئەدەمەوە بۆ گوێ بگری بۆی کە ئەم خوێندنەوەی کە دەیکەین بێ خوێندنەوەیکی زانستی بێ خوێنەوەیکی دروست بێ بە ئەو بابەتی کە هەیە من ئەگە دەنکە بگاتە لای جەنابە بەس گوێ بگری کاکە زانە تەمەن هەر کەسە بوعدێک و لە بوعدێکەوە جیهانبینی خۆی دەبینێت و پێی باشە ئاراستەی ڕێگشتێ بۆ ئاراستە بەد کە بە دروستی ئەزانێ بەهێزیمان لە هاوڕێزیمانە من ناڵم یەک ڕیزی چونکە ئەحزابی سیاسی خۆت جەناب دەزانی ئایدیای جیاوازە ئایدۆلۆژیەکی جیاوازە بەڵام دەکری هاوڕێز بین هاوڕێز بین ئەمە کە شتێکە توانین کاری لەسەر بکەین کەمە بنەمایەکی گرنگە بۆ داهاتوومان زۆر جار لە کاتی گفتوگۆکان هەمیشە ڕابردوو دێنم لەگەڵ ئێستەلەیەکی دەم داهاتوو ببوورە کاکاوە سەڵکی تۆ ناهاتە ناو ستۆدیۆ بەردەوام ئەگەر ئەو کاکەزانە ئەو تەبیعەتەم هەیە دایم ڕابردوو دێنم لەگەڵ ئێستەلەیەکی دەم بۆی کە داهاتوو بەرچاوم ڕوونترە بێ پەرتو بڵاویمان زرمان پێگەێنێ ئەنی لە هەرکو ئەمەکە لە هەر ویزگێک لە یەک جا بوو بینێتەوە وەتا ئەطرافی سیاسی یا ماڵی ئەحزابی سیاسی جا بووتەوە بە هەر بیانوویەک بوو بێ ئێمە زەرمەند بووینە
ساڵی پێش ئەمە بۆچی ئەم هێنانەوەی ئەم بەڵێ کاکەزانە ئێمە سیاسین و بەرپرسیاتی لەسەر شانمانە بەڵێ تەبەن هەر لەم دیمانەیە لە درێژە پێدانی ئەم دیمانیم بە جەنابتان دەڵێم پێویستە لە کەرکووک دوو لیست هەبێ بە پێی خوێندنەوەی کە ئێمە هەمان بوو بۆ هەڵبژاردن پێویست بوو کورد دوو لیستی هەبێ هاوشان هاوتەریب و تێگڕای پارتە سیاسەکانی کوردستانی لەو دوو لیستە بوونایە بەپێی ئەو داتانەی کە لە بەردەستی منە دوکۆمنتەکان کە لە بەردەستی منە ئەو دیکۆمنتانە کێسە وەکو بەڵگە لە بەردەستی منە ئێمە بە هاوپەیمانیەکی دوو لیستی دەمانتوانی نۆ کورسی پارێزگا بەدەستبێنین ئەم بەم ئاسانی هاین تاکتێکی هەڵبژاردن کە دەگرا گوێمان لێ بگرێت بەڕاستی ئێمە دەبێ ئاوێنێکی دروستی شەقامی کەرکووک بین من زۆر بەڕابردووە خۆم هیلاک ناکەم ئێستا بێت لەگە دەرەنجامەکانە دانیشن گفتوگۆ بکەین ڕای گشتی شەقامی کەرکووک و کەوادری خوار و کەوادری ناوەندی پارتە سیاسەکان ئەمەیە بە تایبەتی کە لە کاتی هەژمارکردین دەنگەکان ئێمە لە ناو هۆڵی هەژمارکردین بووین و لەگەڵ ئەوش من بەناو لە لامە دیکۆمنتم لایە برادرانە لێکێتی نیشتمانی کوردستان کاک عەلی من قەد و قسەم لەبیر ناچێت کە وتی ئەو 5 کورسیە بەلای منەوە ئەهمیەتی کەمترە لەوەی کە کورد بتوانە 50 زایدێک بێنەوە تا هەستی نەتەوایەتی هەموو لایەکمان پێویستە لەسەر ئەم شتە هەڵوێستەکەن کە ئەمە خوێندنەوەمان بۆ ئایندە چۆنە بێت پێکەوە ژیان و یەکتر قبولکردن پێویستە جارە لە ناو ماڵی خودی کوردی کاکەزانە دیسان گوێم لە دەنگی خۆمە ئەگە بۆم چارەسەکی سوپاس دەکەم بەڵێ ئەوە چاکرا پێکەوە ژیان و یەکتر قبولکردن لە ناو ماڵی پارتی سیاسی لە کوردستان بە تایبەتی کەرکووک ئەمە خاڵی یەکەم خاڵە کە پێویستە مە دەستی پێوە بکەین دوات بۆچی چکە دواتر پێویستە هێز و ئیرادەمان لە ناو پارێزگاری کرد لە ناو پارێزگار و هەڵبژاردننی پارێزگار بە تایبەتی بۆ شاری کەرکووک بسەپێنین ئەمە واقعێکی حاڵە لێرە شتێکی تر دێتە پێش چاو باشە بۆ نەمانتوانی ئەم کێبڕکەی کە لە بینی پارتی و یەکێتیە کە زۆر جار لە مەودای ئەو ئۆپۆزیسیۆنی تەندروستە لا ئەدا ئەوە یەکەم کاریسەی لێکەوتەوە ئەم دەنگەی کوردە بۆ کەمتر بۆ ڕێژەی کورد زۆر کەمتر لە لایەنەکانی تر بەشداری ئەم هەڵبژاردن بوو کە هەموو لایەک دەیزانی هەڵبژاردن بۆ کەرکووک بە تایبەتی بۆ کوردستان گەلی کوردستان بە تایبەتی کوردستانەکانی کەرکووک و خەڵکی کەرکووک زۆر ئەهمیەتێکی تایبەتی خۆی هەیە ڕێژەی بەشداربوونی کورد کەمترە لە ڕێژەی بەشداربوونی عەرەب کە هیچ کاتی عەرەب بەو شێوە بەشدار نەبووە و کوردش بەداخەوە نەیتوانی ئەو ڕێژە بێنەکە و ڕێژە بە من دەڵێ ڕێژەی کورد کەمترە لە ڕێژەی عەرەب و عەرەب توانێتی لە 1970 بەشداری ئەم هەڵبژار نەبێ بە پێچەوانە کورد 61% بەشداری هەڵبژارنەکە بووە کاکەزانە ئەمە دەستپێکی ئەو مەترسیەیە کە پێویستە هەڵوێستی لەسەرکەین بەڵێ ئێستش دەیڵێم کورد پێویستی بە هاوڕێزیە پێویستی بەوەیە کە هەموو لایەک لە دەرەنجامی ئەم هەڵبژاردنە تێبگەین ئەمە شۆکێکە و پێویستە بە ئاگابین کە چیتر ململانە ناوخۆیەکەمان نەبێتە هۆکاری ئەمەی کە تاکی کوردی لاوازکە و ئینتیمای بۆ ئەوەی کە نیشتیمانەکەی بە دەستور و بە یاسا بگەڕێنێتەوە بە دەنگدان بگەڕێنێتەوە کە ململانەی سیاسی و ئەرقامی سیاسی بۆ پارتی سیاسی ئەوەندە گرنگ بێت کە ئیمڕۆ دەزانین کاگەر دوو لایەنی عەربی یەک بگرێ کورسەکانیان دەکا بە 6 و وەکو بەیەم داتایی کە لە بەردەستی منە دەکا بە 6 کورسی و لە کوردش زیاتر دەبێت واتە ئەمە ئەو ترسەیە کە لە جیاتی ئەوەی کە بیلەوە بکەینەوە پارتی سیاسی چی لایەنێکی سیاسی توانێتی ڕکەبەری زیاتر بێنە کە شتێکی باشە بۆ کورد بەڵام بە پێچوانە بیر لە هاوپەیمانێکی ناوخۆی کوردی بکەینەوە و بەڕاستی دەست بکەینە سەر ئەو کەم و کوڕێک کە لیستێکی باشە کاکاوە وەک کاکاوە ئەحمەد تۆ لەگەڵ ئەوەی کە یەکێتی و پارتی لە دوای سەری ساڵ و لە دوای پشۆ کوڕە بێشتری ساڵیشە ئەو ڕۆژانەی پشومان بۆ چێخوا وەکەوەی زۆر هیلاکومان دوو بووین دەست بکرێ بەوەی کە هاوپەیمانیەتێکی یەکێتی و پارتی لە سەرەتایە هەبێت کاکزانەبێ ئیمشۆ بکرێ ئەنی من بە جەنابەت دێڵم تۆ من باشە ناسی و من خاوەنی ڕێی خۆمم کورد بە پەرتەوازی ماڵی خۆی بە تایبەتی من نامەوێت هیچ لایەنێکی کوردی بە تایبەتی وەش کە بەشدار بوونە دیموکراسیەتە بەڵام لە کەرکووک ئەنی مەجای تیان نەماوە ئەنی گەیشتە لێوارێ من لە ئاخری قسەکانم کۆمنتێک بۆ نمونە بۆ جەنەمەتە لە ئاخری کە دیمانەکە تەواو بوو شتێکتان بۆ باسەکەم کە پێویستە هەمومان ڕاچەڵەکێنێ هەمومان پێویستە ڕاچەڵەکێنێکە ئەم بابەتە هەڵ ناگری بۆ پشووی دوای سەری ساڵ ئەوانە چونکە لایەنانی بەرامبەرمان ڕناوەستن ئەوان بە یاسا و بە ڕێسا توانویانە ئەم قۆناغە بێنە پێشەوە ئێمڕۆ هاتوونە بە دەستور و بە یاسا ئەو مافی گەلی کورد کە پێویست بوو لە کەرکووک بەدەستی بێنێ لە دەستماندەری کردووە من نمونەیەکی بچووک بە جەنابتان دێنمەوە بوو بێت تەشیراوی خوا نەخواستەمە بەسم نییە هیچ لایەنێکەوە بکەم بەڵام لیستی نەوەی نوێ کارەساتێکی بە کورد لە کەرکووک کردووە
ئەو بەهشتەی کە باسییان کردی بە دۆزەخ لە ئێمە لیستی مەشخەڵ بە هەمان شێوە ئەگەر ڕێژەی دەنگەکان سێرکن ئێمە ئێستا بەبەی ئەم دەنگانی کە لە بەردەستمانە زایدن ئەو ئیرهابە فکرەیە کە لەسەر بەشداری نەکردن یاکو سارکردنەوەی تاکی کوردی بۆ لە کەرکووک بە تایبەتی ئەمەی کەناڵی NRT نازام کەناڵەکانی ترە ئەم بەم شێوەیە بەڕاستی کاکەزانە ئەمە جێی هەڵوێستێکی گەورەیە منی کەرکووکی باجەکەمدا یعنی بازرگانێکی شکست خواردو بۆ بێ 25391 دەنگ لە کورد بەفی ڕۆ بدا بۆچی لیستی مەشخەڵ بەناو ئیسلام و بەناو دین و بەناو نازام ئیخوانەوە بێ 6650 دەنگ لە کورد بەفی ڕۆ بدا ئەمە کورسیەکی بەبێ هیچ منافەسەیەک ئێسێمە خاوەنی هەش کورسی بووین و لەگەڵ ئەوشە لێتان نەشارمەوە مانتوانی شەڕی نوێ من کورسیش بکەین کەمە ئەم پێویستی باڵوێستەکردنا ئەم هەڵانە هەڵی کوشندەیە کاکەزانە ئەنی ئێمە دەبێت پێشەوەی ڕخنەمان لە بیگیرە پێشەوەی بکەینەوەی کە بەر ینی گلەی مێژوو بێ خۆمان بخۆمان بچینەوە ئەم ململانێ ئەم ڕێک بەڕێکە ناخوانە چی بۆ ئێمە دروست کرد ئەمەی دروست کرد کە ئمڕۆ ئێمە وە هاتوینە چاوەڕێ ڕەحمی ئەوە بکەین بەڵێ کاکاوە ببوورە من لە بانگەشە لە کەرکووک بووم زۆر لە کەرکووک بووم زۆر خەڵکمە بینی پارتی یەکێتی هەموو جۆرە کەسێکمانە بینی ئەوەی بەشێک لە قیادەی سەرپەرشتی کەرکووچە کرد لە پارتی لەگەڵ خواستی جەماوەری پارتی و ڕێخستەکانی پارتی لە کەرکووکایکی نەئەگرتەوە مەسەلەن حتا ڕۆژی حەفلە و ئاهەنگەکە مەسەلەن سیارەیەک بۆ ئاڵای سەوز و زەردیشی تێرا بوو لە ناو لە ڕەحیما و لە شۆری جە لە ژەر لە قەڵا لە هەموو ئەوانە یەکێتی و پارتی بەیەکەوە بوون کەسێک قسەیەکی سارد و سڕی بەیەکتر نەوت بەڵام قیادەیەک سەرپەرشتی کەرکووچە کرد ئەوانەی کە لەوێ مەسەلەن نەیانتوانی تەعبیری جەماوەری خۆشیان بکەن ئەمەش زەربەیەک نەبوو لە قەزیی کوردی لە قەزی ئەو پێکەوە ژیانە خۆت ئەدبینی مەسەلەن خۆت کەرکووچی کە ئاڵای زەرد و سەوز بێکەوە بوو کاکەزانە لیستی 1970 توانی دەنگی خۆی زیاد کە و کورسی لە کورد بە خەسار نەبووە ئەنی ئەمە ناکە قیادە وای کردی بێ ئەمەی کردی بێ زەربەی لە کووردا بێ نە بە هیچ بە پێچەوانەوە تەنها شتێک کە زەربەی لە ئێمەدا ئێمە نابایە پارتی و یەکێتی بە یەک لیست بەشدار بوونە ئاگدار بەوە هەڵەیە من بەرپرسم لەو قسەی کەی دێڵم ئەمە ئەو نخبانە سیاسەکان ئەوەی کە لە ماتماتیک زیرەکە تێدەگا من دەڵێم چی هاوڕیزمان نەک یەک ڕیز بوونە هاوڕیز بوونە بە دوو باڵی دوو هاوپەیمانی داخل بوونە بەڵام نەوەی نوێ مەشخەڵ دابەشی سەر هەردوو لیستەکە بووە ئێستا من نوێمین کورسیمان مسۆگەر کردبوو ئەمە پێویست بۆ ناکە جەنابەت بەسەم لە قیادیە لەگەڵ بوویان قادر نابێت لەگەڵ یەک بووینایە یعنی ئەگەر تێکڕای کورد بە یەک ڕووبای ئێمە ناگەشتنەوە کورسیەکە ئێستا لە بەردەست ئەمە حسابی ماتماتیکی ئەم هەڵبژاردنەیە واتە ئێمە دەبوایە دەنگی ناوەندمان ڕێک بگردای بۆ هەردوو تیمەکە وەکو چۆن لە 2014 ئەگەر لە بیرتان بێ ئەو داتاژ لە بەردەستی منە ئەوە هەمان داتای لە بەردەستی منە ئێمە بەو تاکتیکە توانیمان لە 12 کورسی 9 کورسی بەدەست بێنین کاکەزانە با ئێمە دوورکەوینەوەی کاوە بەڵام دی ئەوەی کە دڵخۆشەیە شەقامی کەرکووک زەرد و سەوزی نییە ئاڵای کوردستانی هەیە لە بیرتان نەچێت لە 2 لە پێناو ئاڵای زەرد و ئاڵای سەوز خەڵک شەهید نەبوو لە پێناو ئاڵای کوردستان شکۆی کەرکووک ڕێگای هەولێر کەرکووک خەڵک شەهید بوو کە ڕۆڵەکانی ئێمە بەدەستی بەتاڵ بەرامبەر بە تەبابە و تانک و زرە پۆش مقاومەیان کرد خوێنان کرد قوربانی بۆیە با لەو پرسیارانە کاکەزانە دەرچین من زۆر قەومیتر بیرەکەمەوە لە دوای ئەم هەڵبژاردنە ئەو شۆکەی کە بەرهەمومان کەوتووە منی ڕاچەڵەکاندووە من پێم خۆشە قەومیتر و نەتەوایەتر بیرکەینەوە ئێتر هەر کەسێ ڕێزم هەیە پرسیارێکەکە لەو ئاسە سەرکردایەتی ئەو بابەتە ئەوەی کە دەنگی فەوتانەوە بێ لەسەر ئەو هەڵوێستەکەین کێ بوو بۆ کە بە وعدی بەهەشتیەدا بە کەرکووکەکان کێ بوو ها دەوید من مەحافظ کاگومێ دەکەمە مەحافظ کە ئێمڕۆ لەوانەی بە پارتی و یەکێتی مەحافظدا نەندرێت و با بیرەوە بکەینەوە ئێمە چی بکەین و ئەمەش زۆر گرنگە ئێمە دەبێت لەگەڵ نەتەوەی تورکمانە دانیشین و پێیان تێبگەینین کە کورد نزیکترین هاوپەیمانی ئەبێ بۆ گەلی تورکمان لە شاری کەرکووک و ئەتوانێ ئەو لایەنە بۆ بەرژەوەندەکانی داهاتوان بپارێزێ بۆچی ئەگەر سێرکەین ئەو یاسانەی کە لە بەغدا دەرەچێت دژی کورد و تورکمانە زەویەکانی ئێمە لە سلێمانبەگ لە یایچی لەو ناوچانە کە بینی ئێستا داگیر کرا بەپێی ئەو یاسانی کە لە حکومەتی بەعسی ڕابردووە ئێستش پێی ڕەو دەکرێت واتە ئێمە دەتوانین لەگەڵ تورکمانە هاوپەیمانەیەکی درێژمەودار ڕێک بخەین و بەرژەوەندەکانی ئەوە دیاریکەین و لەگەڵش لەبیر نەکەین من بۆ خۆم لەگەڵ ئەوام نابێ ئێمە هێڵی سوورمان لەسەر دانانی پارێزگار هەبێ لە شاری کەرکووک بەڵام بە شەرتێ مەرجەکەەوە بە یەک خوداناسی و خوداپەرستی مرۆڤدۆستی و نیشتمان پەروەری کە سێ بنەمای ئەساسی تاکی کووردە پێویستە دەستی پێوە بگرێ و هەروەها بەرژەوەندی نەتەوەی تورکمان و بەشێک لە عەرەبەکان کە باوەڕیان بە کوردستانی بوونی کەرکووکە کە بەداخەوە من ئەوە لە عەرەب نابینم بەڵام ئەوە دەبینم کە کرێ ئێمە هەمومان پێکەوە یەک ئاراستە بگرین هاوڕیز بین کاکەم ڕەنگی زەرد و سەوز لە شاری کەرکووک دەکرێت لەژێر ئاڵای کوردستانە بێ ئێمە لەژێر ئاڵای کوردستانە پێشمەرگەکانمان شەڕی داعشی کرد لەژێر ئاڵای کوردستان ئێمە شەڕی ئیرهابمان کرد لەژێر ئاڵای کوردستانە ئێمە شەڕی ئەم هاتنی هەشتی شعبی و پەیکەری پێشمەرگەمان کرد ئەوان دایان لە شکۆی ئەمە بە خوێن بە ئاڵای کوردستان بەرگریمان کرد بۆیە کاکەزانە کەرکووک و کەرکووکیەکان داوای
ئەوە دەکەن من لەگەڵ ئەوام ڕاستە تا ڕادێ گەشتمە و قەنەعەتە پێویستە دەموچاوەکان بگۆڕێن پێویستە سیاسەتی بەڕێوەبردننی ماڵی پارتە سیاسەکان لە کەرکووک پیاداچوونەوەی پێ بکرێ ئەمە جورئەتە ترسی نییە ئەدەکرێ ئێسش فرسەتە تا لە دەستمان دەرنەچووە ئەوان بە یاسا و بە ڕێسا و بە ئەو هەژمونەی کە هانە لەسەر کەرکووک بەرەو پێشۆ دێن ئەگەر ئێمە ڕاست بکەین لەگەڵ نەتەوەی خۆمانە لەگەڵ خەڵکی خۆمانە پێویستە هاوڕێز بین و لەگەڵ یەکدانیشین و ئەمە پێویست بە سەری ساڵ و دوای سەری ساڵ ناکە لەم شەو درەنگترا و نەیخینە سبێنێ دانیشین ئەمە دەنگی شەقامی کەرکووکە و پێم خۆشە سەرکردایەتی گەلی کوردستان لەوە ئاگادار بێ کە ئێمە پێویستمان بۆ یەکبوون هەیە لە هاوڕێزی لە کارکردن اینجا هەر بەڕێزی هەر ڕێنگی هەڵە بژێرێ ئازادە بە هەڵی بژێرێ بەڵام لەژێر چارچەوەی ئاڵای کوردستان زۆر باش کاک دەشتی ئەوە بۆ چوونی کاکاوێکە کادرێکی پارتی دموکراتی کوردستانە ئەڵێ ئەم شەو درەنگە بۆ هاوڕێزیە کەواتە یەکێتی نیشتیمانی کوردستان چیەکە بەڵام کێشەیەکە لە کەرکووک ڕەنگە کوردیش خۆی کۆکاتەوە بەبێ عەرەب و تورکمان تۆ نەتوانی بچێ ناو معادلەیە ئەوانیش داوای مافی خۆیانەکەن دەنجی خۆیان هێنا و کورسی خۆیان هێناوە ئەبێت چی بکرێ بۆی ئیدارێکی مۆزاییک ئاسا دروست بکرێ لەکرد بەڵێ خۆی بەرلەوەی وڵامی پرسیارەکە دەوم دەبێ هەڵوەستە لەسەر قسەیەکی کاکاوە بکەم سەبارەت بۆی کە پێی وایە کە پارتی و هیچ سەرکردێک ناو پارتی تاوانبار نییە بۆی کە ئەم زیانە بەرکورتکەوتووە کە دەبینی ڕێژەی کورسیەکانی نەبووتە پەنجا کۆیەک بۆی بتوانێت بە دەنگێکی دلێر و ئەوە پارێزگارێکی کورد و ئەو پۆستە گەورانی کە باسمان کرد لە بەرژەوەندی کوردێک لای بکاتەوە کاکاوە ڕاستەکە ساڵێک لەوە بەر منیش بەشدار بووم لە بەرنامەکەتان مووقفێکی جوانی نەتەوەی هەبوو ئێستا یەکێک لە مشکلەکانی کادر و جەماوەری پارتی لە کەرکووگەوەیە بە قسەیان ناکرێ باشە ئەوەتە دوێنێ کاک فەهمی فایق کارژێڕی لە قسەی پارتی قسە بۆ دەنجی ئەمریکا دەکا و ڕخنە لە سیاسەتی حزبەکەی و کەمال کەرکوچی دەگرێت لەو شارە کە دەڵێ ئێمە کۆی ئەندامان و ئەنجومەنی لقەکەمان بە لێپرسراوی لقەکەشەوە ئیمزامان کردووە کە پێویستمان بەوەیە کە ئێمە هاوپەیمانەتی دروستکەین لەگە هێز و لایەنە سیاسیەکانەوە دەڵێ یەکێتی نەرمین واندووە بەڵام ئەو ڕازی نەبووە من لەگە ئەوەیان ئەو جۆرە مووقیفانە ئەو جۆرە هەڵوێستانەی وەک تەنابی کاکا و هەموو ئەو کادر و جەماوەری کە لە کەرکووک ناڕازین بەم جۆرە لە سیاسەتکردن پێویستە ڕێزی لێ بژیرێ فعلەن کەرکوچیەکان لەوێ کێشەی کەیان هەیە ئەوەندەی کە بیر لە کێشە قەومیەکانی خۆیان دەکەن و بیر لەوە ناکەنەوە سیراحاتی حزبی لەوێ بکەنە ینی ئەوەی سەرەکی خۆیان سیاسەتی سەرەکی خۆیان و سەبارەت بۆی یەکێتی نیشتیمانی کوردستان چ بکە وە گوتم من لە سەرەتا شۆ باسم کرد یەکێتی نیشتیمانی کوردستان بە حەقد و ڕق و ئەمە کار ناکە و دیسانەوە دوای ئەوەی کە ئەنجامەکانش بەدەستاتوە دڵنیا بە لەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکە و لایەن دەبێت لە ناو هێز و لایەنە سیاسی کوردستانیەکان کە لە دەرگای لایەنەکانی کە دەداوە کار لەسەرەوە دەکا کە هەوڵ بدرێ هەموو کورسیەکان کۆ بکرێتەوە هاوپەیمانیی کوردی بۆ دانوستان پێک بهێندرێ و بۆی کورد بە حەزمێکتر بە سەقل و وەزنێکتر بچێتە ناو دانوستانەکانەوە دەتوانرێەوە بکرێ یەکێکی پاشخانی هەیە لەوەی کە بڵێ قەنەعەت بە تورکمان بکە ئەگەر ئەجێندای ئیقلیمی لە پشتنەبەیان بە عەرەب یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەی ئەوەی تێدایە هەڵوێستی لەم چەشنەی زۆر زیاترمان لێ دیوە لە ڕابردووەوە لەم هەڵبژاردنەش کە پێشتر باسمان کردووە بەڵام دۆخێکی تر هەیە لە کەرکووک جیاواز لە پارێزگاکانی تر لە بڕگەی چوارەم لە مادەی سێزدەی یاسای ژمارە 4 ئاماژە بۆ دەدا دەڵێ لەگەڵ ئەوەی کە یەکلایکردنەوەی کورسیەکان لە کەرکووک بە کەمینە و زۆرینە تێدەپەڕێ بەڵام لەگەڵ ئەوەش دەبێت ڕەچاوی شەریککردنی پێکاتەکانی تری کەرکووکش بکرێ و یەکێتی ئامادێ بۆ بێگومان ئێمە لە کەرکووک ئەگە بمانەوێ حکومڕانی بکەین بەبێ عەرەب و بەبێ تورکمان ناتوانین ئەمە بکەین بۆی بە دڵنیایی یەکێتی نیشتیمانی کوردستان کار لەسەرەوە دەکا کە پێکاتەکانی تریش لە کەرکووک بێنە ناوە هاوپەیمانێتیەوە و ئیجەسەوە بکرێ نمونیشی جوانی پێکەوە ژیان لە ئیدارەدانی ئەو شارە جێبەجێ بکرێت باشە کاک دەشتی یەکێک لەو بابەتانەی کە زۆر جار لە مێدیای کوردی دڵی خەڵکی پێدا دەخورپێنن مەسەلەن ڕێژەی کورد بەرامبەر عەرەب و تورکمانیش بەیەکەوە کۆ دەکەنەوە پێکاتی عەرەب و تورکمان ئەوە ڕاستی تێدایە مەسەلەن خۆ عەرەب و تورکمانیش بەیەکەوە کۆ تەبانین یەک ئەجێندانین تاکو کورد بەرامبەر ئەوان مەسەلەن دەکرێت ڕێژەی دەنجی کورد بەرامبەر تورکمان بەجیا و بەرامبەر بە عەرەب بەجیا لێ بدرێتەوە کامیان ڕاسترە خۆی لە ڕاستیە ئەوە پەیوەندی بە ڕێژەی بەشداریکردن لە دەنگدانەوە ئەوە ناچێتە قالبی ڕاپرسی بۆی بزانین ژمارەی کورد زیاترە لە کەرکووک یاخود عەرەب یاخود پێکاتەکانی کە ئێمە لە مادەی 140 هەنگاوی کۆتاییمان بریتێ لە ڕاپرسی وەک دەنگدان نیە سەرژمێری دەکرێت لە نێوان پێکاتەکانە ڕاستە یەکێک لەو خاڵانەی کە
ئەم هەڵبژارنەی ینی گرنگجی ئەم هەڵبژارنەی دەردەخست ئەم مەسەلەیە بوو بەشێک لە شۆڤێنیەکان کاریان لەسەرەوە دەکرد کە هەوڵدەن دەنگێکی زۆر بەدەست بێنن زیاتر لە کورد بەدەست بێنن بۆی بڵێن ئەمە فعلا ئەو ڕاپرسیە کە لە مادەی 140 هەیە بۆی کورجارتر باسی مادەی 140 و جێبەجێکردنی مادەی 140 نەکە بەڵام لە ڕاستی ئەمە لە ڕووی قانونیەوە و لە ڕووی دەولیشەوە ئەمە ناگاتە قیمەتی ئەوەی کە ئەمە بێتە مای یەکلاییکردنەوە یان پێوەرێک بۆ یەکلاییکردنەوەی ڕێژەی کورد و عەرەب لە شارەکە پەیوەندی بە ڕێژەی بەشداریکردنەوە هەیە لە ناوچە کوردستانیەکان بەداخەوە ڕێژەی بەشداریکردنی کورد کەمتر بوو لە ڕێژەی بەشداریکردنی لایەنە عەرەبیەکان بەڵام بەگشتی شەشار کورد زۆری نییە کورد زۆری نەیە ئێستا ئێمە لە ڕێژەی کورسیەکانیش عەرەب بە سێ لیست بەشداری کردووە لیستێکیان سێ کورسی هەیە لیستێکیان دوو کورسیەکیان یەکی هەیە مە دەکاتە 6 کورسی تورکمان دوو کورسی هەیە ئێمە وەک کورد 5 کورسی یەکێتی نیشتمانی کوردستانمان هەیە دوو کورسی پارتیمان هەیە و ڕەنگە کورسی پێکاتەکەش بەڕاستی لە ئێمە نزیک بووە بۆیە بە کورسی ئێمە ڕێژەمان وەک کورد لە چاو پێکاتەکانی کە بەراورد بە پێکاتەکانی کە ڕێژەکەمان کەم نییە بەڕاستی کەواتە دەبێت چی بکرێت بۆ ئەوەی مکوڕ بنیان لەسەرەوەی کە پارێزگاری داهاتوو یەکێتی بێ ئەم کورد بێت لە ڕۆژانی ئایندەدا کۆمەڵێک ئەگەر و سینناریۆ هەیە لە ئەنجامی دانوستانەکان پێمان وانە بێت کە لایەنە عەرەبیەکان دەتوانن پێکەوە هەمویان کۆ ببنەوە و یەک بەرە پێک بێنن و لایەنە تورکمانیەکانیش بە هەمان شێوە ئەوەی هەیە ناتەبایی هەیە بەڵێ بێگومان ناتەبایی هەیە هەر ژمار سێ لیستی عەرەبی لە کەرکووک ئەمە بەڵگەیە لەسەر ناتەبایی ئەو هێزانەوە ئاڕاستەکانیشیان بەشێکیان جیاوازە بەڕاستی ئاراستە سیاسیەکانیش سوود وەربگیرێ لەو پەرتەوازەیە بەتایبەت لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارەی هەرێم ئەوەی کە لە کەرکووک بینرایستە کاکاوە بەشێکی باس کرد کە قایمە هەیە 25,000 سەوتی سووتاندۆ هەیە 6,000 سەوتی سووتاندۆ مەسەلەن نەبوو بە کورسی بەڵێ لە ڕاستی من پێشتر باسم کرد ئەوەی کاکاوە تا ڕادەیەک ینی ڕاستی تێدایە بەڵام نابێ برادرانی پارتی دەستە چەورەکەی خۆیان بەلایەنەکانی کە ینی بسڕنەوە عادەتەن گەورەترین هێز زۆرترین بەرپرسیارەتیشی ببەردەک با ئێمە پرسین ئەو باسی ئەوەی کرد ئەگەر بەهات بە دوو لیست بە دوو هاوپەیمانەتی کورد بەشداری بکردە ڕێژەی دەنگەکانی و کورسیەکانی زیاترە بوو ڕەنگە ئەمە ڕازێ و پێی سیستەمی سانتیخۆ بەڵام ئایا پارتی دموکراتی کوردستان هات لەگەڵ یەکێتی ویلایەنەکانی تردا بنیشێ بۆی بەنهێنیش بێت تەکبیر و ڕایەکی وا بکرێ بۆی بتوانین لە هەڵبژارنەکە سەرکەوتوو بین بێگومان نەخێر پارتی دموکراتی کوردستان دەرگای گفتوگۆشی داخست و ئیدعای ئەوەی دەکرد کە یەکێتی نیشتمانی کوردستان خەڵک لە کەرکووک دەنجی پێنادەوە پێی وابوو ئەستن یەکێتی نیشتمانی لە لاوازی خۆیەوە داوای هاوپەیمانەتی دەکات بێخەبەر لەوەی کە ئەمە یەکێتی پەیوەندیدار بوو بە پرسی قەومی کورد لەو شارەوە بۆ سوودی کورد بوو و بۆ بوو کە ئێمە لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا زۆرترین کورسیمان هەبێەوە بە دەنجێکی زوڵالەوە داوای پارێزگار و پۆستەکانی تری پێوەست بە هەڵبژارنەوە بکەن زۆر باشە کاک دەشتی بەڵام خۆت دەزانی مەسەلەن ئایا یەکێتی بە دیاریکراوی یەکێتی لە قایمە عەرەبیەکان لە کورسی عەرەبیەکانیش تا ڕادەیەک تەفاهمی هەیە لێ نزیکە بێگومان هەیە بەڵێ لەگە کورسی عەرەبیەکانیش لەگەڵ بەشێکیان تەفاهم هەیە و یەکێتی نیشتمانی کوردستان دەبێکار لەسەرەوە بکە کە ئەو لیستانەی کە باوەڕیان بە پێکەوەژیان هەیە و باوەڕیان بەوە هەیە کە دۆخی کەرکووک ئاسایی بێتەوە دێ بەڕاستی لە دەرگایان بدەین و هەوڵ بدەین کە هاوپەیمانەتییان لەگەڵدا دروست بکەن باشمان شەر بە هەمان شێوە وە گوتیشم شێوازی دابشکردنی پۆستەکانی کەرکووک لە ڕابردوو شاوا بووە و بە یاسا ئەمە جێگیر کراوە کە زۆری نێوکەمینە نابێ بێتە مایەی بێبەشکردنی پێکاتەیەک لە کەرکووک بۆ بێتە ئەو پۆستە دەبێ هەموو لایەنەکان پێی حەزمی خۆیان بەشداریان پێ بکرێت زۆر کەس بە تەنزەوە باسیەوەی دەکرد یەکێتی لەگەڵ حزبی شوعی هاوپەیمانەتی هەیە بەڵام ئەوە مای تەنز بوو یان جێگەی من لە ڕاستیە لە سەرەتای قسەکانمە کە پیرۆزبایم کرد وەک یەکێتی پیرۆزبایم لە حزبی شوعی و جەماوەر و لایەنگریشی کرد بۆ لەناو ئەو پەرتەوازەیەی هێزە کوردستانیەکان لە کەرکووک لەناو ئەو بێهەڵوێستی و بێخەمی کە بەشێک لە هێز و لایەنە سیاسی کوردستانیەکان هەیان بوو لە کەرکووک حیزبی شوعی شێر ئاسا هاتە مەیدانەکەەوە و چووە پاڵ یەکێتی و دەشیزانی کە یەکێتی هێزێکە لە کەرکووک زۆرینی دەنگکان دێنێت چوە ناو هاوپەیمانەتیی گەورەوە لە ڕاستیە من ئەو هەڵوێستی و ئەو جەراعەتە نەتەوەیەی حزبی شوعی ڕێک ئەو هەڵوێستەیە بەبیر دێنێتەوە کە لە سەرەتای هەشتاکانی سەدەی ڕابردوو کاتێک کە حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە شەڕابوون لەگەڵ کۆماری ئیسلامیە دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو دێتە هەرێمی کوردستان دەڵێ من هاتووم ئەوڕۆ دۆستە عێراقیەکانم تاقیب بکەمەوە دیارە پێشتر جۆرێک لە مجاملە و ئەمانە هەبووە لە بینیانە ویستۆتی ئەمە بکاتە کردار دەڵێ ئێمە دەفتەری سیاسیمان خەریکە دەگیرێت لە شەڕێکی نابەرامبەرین هاتووین داوای هاوکاری لە برایانمان دەکەین لە باشووری کوردستان
تاکە هێز یەکێتی نیشتمانی کوردستان بەڕێز مام جەلال یەکە و هێزە وڵام دەداتەوە دەڵێ هەر لە سبەینی ئەمە هێزێک ڕەوانە دەکەین کە بۆ ئەو دەم تاوانێکی لە بەخشین نەهات بوو بەلای کۆماری ئیسلامی ئێران و چکەیەتی لە جەنگا بوو لەگەڵ حکوومەتی عێراق و تاکە وڵات کە ناونەو هاوکاریەکی دی دەکرد کۆماری ئیسلامی ئێران بوو زۆر قرس بوو کە کۆماری ئیسلامی تووڕە بکە و لە دوای یەکێتی نیشتمانی کوردستان حزبی شوعی کوردستان زۆر زەریانە هاتە پاڵ یەکێتیش بە هێزەکەوە چوو لە ڕۆژهەڵاتی کوردستان یارمەتی برا کوردەکانی خۆیدا بۆیە ئەو کورسیانە کە یەکێتی نیشتمانی کوردستان هێناوەتی هیچ فەرقی نییە کورسی حزبی شوعیشە هەڵوێستەکەی حزبی شوعی لە کەرکووک زۆر لە کورسی گەورەترە بە کورسی ناپێورێ بۆیە وەک بۆم باس کردی ئێمە لە دۆخێکا بوون ئەو پارتی نەکەر نەهاتە ناو هاوپەیمانەتی و دەرگای گفتوگۆی داخست نەوەی نوێ وەک هێزێکی پۆپۆلیستی بێستراتیش هەرم هەڵوێستنەتەوەی لێ چاوەڕوان دەکرا کە هیوادارم ئەمە سەرەتای پاشەکشەی جەماوەریان بێەوە ئەم دەستە کەشفە بێ بۆ خەڵکی کە خەڵک لە هەرێمی کوردستانیش کە ئەستەمە جارشتر متمانەی پێ بەخشرێتەوە یەکگرتوو کۆمەڵ بە بیانووی ئەوە یان تەنها لەبەر ئەوەی بڵێن کە ئێمە بێلانین لە نێوانی چێتی و پارتی بە تەنیا لیستێکیان دروست کرد و نزیکەی 8,000 دەنگ زیانی 6,000 دەنگ زیانیان لە دەنجی کووردا لەو شارە ئەوەی دەمینێتەوە نەوەی نوێ زۆر سەربەرزانە گوێی نەدایەوەی کە لە هەرێمی کوردستان و لە شوێنەکان بەڵێ شوعی بێ بترسێلەوەی کە پارتی بە جۆرێک لە جۆرەکان تەسبیح حسابی لەگەڵ بکات پێی وابوو لەو مووقیفەیە پشتیوانیکردنی یەکێتی وە چوونە ناو هاوپەیمانەتەکەی یەکێتی ئەمە هەڵوێستێکی نەتەوەیە بۆیە ئێمە دەبێت بەڕاستی ڕێز لەو بۆچوونە بگرین و هەوڵ بدەین کە هێز و لایەنی سیاسی تریش چاو لەو هەڵوێستی حزبی شوعی بکەن لەو کاتانەی کە کورد پێویستی بە یەک ڕیزی و بە یەک دەنجە نەگەوەی کار لەسەر بەرژەوەندی حزبی بکرێت زۆر باش کاکاوە کەواتە ئەوە چۆن تەوزیف بکرێ بۆ چوونی بەڕێزت ببێتە بڕیاری قیادەی سیاسی حزبەکەی بەڕێزیشتان کە ئەگەر کەم و کوڕێک لەمە ڕابردووە هەبوێ ئێستا هیچ تاکتیکێکی پێویست نییە بەڵکو پێویست بەوە کاکە بێکەوە بچنە هاوپەیمانەتی و ینی چەند جوان ئەگەر یەکێتی و پارتی لیژنێکی هاوبەشیانە بێ بۆ دانووسان لەگەڵ لەسەر پارێزگاری داهاتووی کرد بەڵێ جاوەڵا تا ئێستا وازم 65 جا ناو یەکێتی نیشتمانی کوردستان هاتووە ئەگە بەم نەفەسەی کاکدەشتی و ئەم کەناڵە بێ ئەم 65 باس هەر یەکێتی نیشتمانی کوردمە بەرنەتەوەرەکە هەڵسەنگاندن نەبوو باسی کەرکووک بوو دوای کاکدەشتی بەخوا دەستمان چاور نییە من دەستمان شۆردووە دەستمان پاکە دەستی پارتی چاور نییە تا بە خەڵکی بساوین چونکە خەڵک ئەمە زمانێکی دیالۆکی سیاسی نییە اینجا وەک کابراژ دی ڤیدۆکەم بۆ هەڵگرن ئەوەی کە تو ئاڵای بە ئەمە زمانی دیالۆگ نییە گوێ بەڵا دەستم پاک شۆردە پارتی دەستی پاکە پێویست بەوە ناکە جا هەر حزبێکش کە لە هاوپەیمانی بەشدار بووە معنی دەستی خۆش بە شتێکی باشە و هەر من بیدایەت ساڵی پێش ئێستا بە جەنابتانم وتووە باوەڕ ناکەم هەنگویتان لە دارا دۆزی بێتەوە مەڵێ هەندێک ڕاستی تا ئەوەی من دێڵم حسابی ماتماتیکە خەڵکی پۆرفیشنال لە بواری هەڵبژاردن ئیخساسی من ڕاگەاندنە بە حسابات پێتەڵم دوو هاوپەیمانی زۆرترین دەنگ بەدەستێن تو داسام لە کێم قسانەتێنە بەڵام هاوپەیمانی پارتی کوردستان لەگەڵ 8 حزبی سیاسیە حزبەکانم لایە ئەوە ناوەکانە ئەوە هەموو ناوەکانە کە پارتی سیاسی لەگەڵمە دەنگشیان هێناوە 8 پارتی سیاسی لەگەڵ پارتی بووە بریە ئەو دوولایەنەوەی نوێ و مەشخەڵش لەسەر هەردوو لا دابەش بوونایە اینجا هەر کامی هەڵبژە بە ئازاد بوونایە ئێمە ئیش لەسەر ئەوە بکەین بۆ ڕێژەی کورد لە 1960 ئەو 49 لە 100 کێن کە بەشدار نەبوونا کاکە تو هەر ئەڵەی پارتی نیمکانی کوردستان بەم نەفەسە تێگەیشتی ناکرێ من بە جورئەتەوە قساکەین و لەلای ئێمە شخص زۆر منە گرنگ نییە پارتی حزبی مرکزیەت و مەرجعەتە بەڵێ برادێ بۆ چوونێکی خۆی ئەڵێ وڵات ناڕازەکان گوێ لێ بگرین بەڵێ گوێشمان لە یەکگیرێ گوێگرتن ئەوەیە کە ئێمەمانەوێ ئەم داهاتوو چاکەین بەڵام بەم فکری کاکدەشتی و ئەو بیرۆکەی وابیر کاتۆ 65 جا لە بەرنامە بڵێ یەکێتی نیشتمانی کوردستان ئەمە غروریەتم لە منی وەرگرە جا ڤیدۆکەش هەڵگرێن بۆ دوایی ئەو عەرەبەی وا تۆ ئەڵێ لەگەڵ ڕێکەوێ من پێتەڵم ڕێک ناکەوێت من ئاماژەم پێکرد تەناشتی ئومێدمان هەیە بتوانی لەنەوەی تو دیسان گوێم لە دەنگی خۆمە کاگە ئەمە چاکەن کاکە دەشتی کاکە زانە بەو نەفەسەی ئێوە با بینەران بخوان حەکەم بن ئەوەندە مەڵێ پارتی مکای کوردستان بڵێ کورد بۆ ئەو شوێنەی کە باسەکەی باسی قورسی کورسەکەی ئەڵێ کورد ئەو شوێنەی کە باسی کەم کوڕەکان ئەڵێ پارتی و یەکێتی بابەگیان چاوەکەی من ئازیزەکەی من ڤیدۆگاڵ گرم بۆ داهاتوو
ئێمە لە لێوارین ئێستا دۆڕاوین من نمونەیەکی جوان بە تۆ دێنم کاکە دەشتی بۆی کە تۆش بەخەبەر بێ کە چۆن منی بەخەبەر هێنا لە کەناڵی لە کەناڵەکەت من پێرە دوێنێکە ژار دوسێ کەناڵ بن مقابلەم هەبوو ئەم قسانشم بۆ هەڵگرن دەتوانێت بە ئەرشیفش بگەڕێنەوە سەری کوڕێکی بچووکمە ناوی ڕۆمانە پۆلی شەچی سەرەتاییە کاکە زانە ئەم پێم خۆشە ئەمە بۆ مێژوو بمێنێتەوە بۆیە کاک دەشتی کە 65 جار لە یەکێتی نیشتمانی کوردستان با جوابی ڕۆمانەکانمان پێ بێ بەنەنا ئازاد خۆمش کادری حزبێکی لایەن دیاریکراوە بەڵام من کورد بەلامەوە لە پارتەکەم گرنگترا حزب وەسیلەیە با باسی کورد کەین خەمی کورد لە پێش هەموو شتێک بێ با بەجورات تۆ قسەکەین من وا قساکەم باوەش وەکم قسە بکە بزانم توانی ڕۆمان سێری شاشەکەی کرد مشاوە سێ شاشەکەمە کرد بێتاقەت و بەڕاستی لە نەشارمەوە کە کورد دێسە دۆخی خراپە و شکستشمان خواردووە ئێتەمە با ئاشکرا باسی کرد ئاوا سێری کرد وتی کاکەوە هەڵبژاردن تەوا بوو بەڵێ کاک ڕۆمان تەواو بوو وتی چەند کورسیمان هێنا وتم وڵا حەو کورسی کورد حەو کورسی هێنا وتی لە چەند وتم وڵا لە 16 کورسی سێری کرد و دەموچاوی دا بە یەکاو ڕۆی کە پشتی لە من کرد شتێکی وت سێ جملەی دووبارە کردو یەک جملە بوو وتی دەستیشی ڕاوەشان بەم شێوتی ئەوەندە دژایەتی یەکیان کرد ئەوەنە دژایەتی یەکیان کرد ئەوەنە بەدەم ڕێ و ڕۆی لە من دوور کەوتەوە کاکە دەشتی مناڵێکی شەشی سەرەتایی دەرک بەوە بکاکە ئێستا جەنابت باسی جنابی بەرپرسێکی پارتیەکەی باسی پارتی ئەم دژایەتە با کۆتا با بەڕجاان من داوا لە جەنابتەکەم لە کاوادری یەکێتیەکەم کاکە با ئەم دژایەتە تۆزە کەنسڵکەین لێ گەڕێن جارێ با بە نەفەسێکی کوردان و کاکە هێناوتە پیرۆزت بێ فەرمو با پارتیەکێتی بزانن محافظ بەدەست بێنێ ئەمە کاریسەکەی کاکە خۆتەنیا عەرەب نییە کاکە عەرەب بزان لەکوێ دەست پێکە لە گەڕێکی عروبۆ دەست پێکە تا مەغریبی عەرەبی برام تو بەس مامکە 6 کورسی هێناوە کاکە بەغدای لە پشتە دەوڵەتی ئیقلیمی لە پشتە ئێمە تەنیا کوردین و خۆمان و شاخەکانمان ئەم زمانێک کە دەڵێ مناڵێکی شەشی سەرەتایی دەرکی پێ کردووە کە ئێمە دژایەتی یەکمان کردووە گەشتنێتە ئێرە تۆ لێ گەڕە پارتی تۆمەتبارەکە بۆ یەکەتی مقەسەر نییە کەم کوڕی نییە حزبێکی پرفێکتە کاکە گەم با وا بیر نەکەینەوە با ئێمە گەورەتر لە شتەکان بیکەنەوە کەرکووک و شەقامی کەرکووک شەیدەکانی دوی نۆمان هێشتان کفنیا سپین نەبووە زەرد نەبووە قوربانت بم بۆیە ئەم نەفەسەی کە جەنابەت قسەی پێکەی کاک دەشتی کاکاوی ئەحمەد فەتحوڵا کاکە زانە ئێمە شەقامان پێویستە با برینەکان قیماکان هەڵ نەدەینەوە تۆ هەموو شتەکان خێ سەر پارتی باشە یەک پرسیار باشە فەرموو بەبێ پارتی بڕۆ محافظ وەرگرە دەبزان پێت وەرەگیرێ خۆ پارتی دەنگی زیادی کردووە دەنگی کورد یەک دەنگی خەسار نەبووە بەڵام یەک کێشە هەیە لیستی نەوەی نوێ لەگەڵ مەشغەڵ کارەساتی دروست کردووە باشە حزبێکی پۆپولیستیە ئێبێ بە چارەسەریکەین کاکە ئەبێ خەڵکی کوردستان تۆڵەیان لێ بکاتەوە بۆچی هەموو بەرپرسیاتێک خەنە سەرشان پارتی وێکێتی بۆ نەهامەتی نەبوونی موچە هەموو حکومەتە لە سەرشانی پارتی وێکێتیە بەڵام کە هاتە سەر بابەتەکە وعدیاندا کەرکوب بکەنە بەهەشت بۆمان ئەیکوا بەهەشتەکەیان ئیمڕۆ خەمی من و تۆی پارتی وێکێتی ئەوەی لەژێ ئاڵای کوردستان کۆبینەوە ئەو خیتابەتون دێتۆ کاک دەشتی خیتابێکی ناسەرکەوتووە ناتەندروستە منی کەرکووکی قبوڵم نییە ئەوەی لە تۆ قبوڵم نییە کادرێکی پارتیش قبوڵم نییە لە کادرێکی حزبی شووعی و هەش حزب هاوپەیمانەکەشم قبوڵ نییە منی کەرکووکی خەمم معسكر خاليدا خمي من توب زاوايا سرقرانا منطقي كاكيه داقوقه خمي من اويا تو بوش شاقش كبوتا بينج كرسي تناوا كاكي من بحو كرسي كي كردش ناقين ويك محافظ بدز بيني ابيت يبقين عراقي عربي لباما خوازي عربي خو برو بيشو دي كاكا زانا براين خلقي كردستان تكاتان ليكم تنها عراق تشتي لي ما باشا دوش تصجر بيتان متوا موچكي وبنزينكي باشا كواشكو كمان يعني بنزين ومتوادي كما حكومتي خمان ناشرين كاين روشتا ولا الكنال خمان ام حكومتي خمان بنكول كر نتيجه شي بو خلقي كركوك ما ندير صار كردوا بهمو مانوا بوي باب جرأته قصب كاين سر كردايتي كردستان بيت سرخت اما بيويسمان بيكا كاك دشتي كاوي احمد فتح الله قبولته قبول النيم بيويسمان بيكا بيكو بينبي مجالي تيانا ماوا اما تيانا ماوا كتو جنابت پێت خۆشم جار باسێکی نیشتمانی کوردستانی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانی شاوا بیر بکاتەوە بۆی دڵی خەڵکی کوردستان وەک کاکاوە بیر بکاتەوە کاکە زانە کاکاوەکان زۆرن کاکزانەکان زۆرن کاک دەشتەکان زۆرن کەرکووک ئێمن کە خەمی نیشتیمانێکین شۆڕشێکمان لە پێناو کەرکووک داناوە ئێستا هەمومان بێت تێبگەین بە جورئەت وەیڵێم هەر کەسێ لەم بەرپرسیاتی مێژووە لابدا مێژوو ڕەحمی پێ ناکە ئەم ڤیدۆم وەکو کابرا ناڵم بۆم هەڵگرن ئەگەر ئیمڕۆ هاوڕێز نەبین دەی دەوڕێنی بابەگیان با تۆ ڕەنگی سەوزە بەدڵە 65 جار لە یەکێتی بڵێ 150 جار بڵێ یەکێتی بەس بەر پێتۆڵێم کورد دەبێ سەرکەوێ کاکە دەشتی من و تۆ سەرکەوتو نابین ئەگە کورد نەبین پێش هەموو شتێک لەگەڵ کوردستانیەکان لەگەڵ نەتەوەی تورکمان لەگەڵ ئەو عەرەبە کەمەی کە باوەڕی هەیە کە زۆر کە من بەڵام باوەڕیان هەیە مناڵی هیچ لای پەرتەوازە بکەینیان تەهمیشیان کەین بەڵام کاکە زانە خەمی ئێمەوەیە کە کادرێکی حزبی دێتە سەر شاشەی تەلەڤیزیۆن خیتابی من لەگەڵ دوێنێکە پێش هەڵبژاردن فەرقیە کەسی من ئمڕۆ دەرکم بە خەتەرەکە کردووە مناڵێکی شەشی سەرەتایی بە تۆ بڵێ ئەوەنە دژایەتی یەکتان کرد باشە من و تۆی نوخبە بۆ نەینە خەبەرە من و تۆی سەرکردایەتی بۆ نەینە خەبەرە کاکە شەقامی کەرکووک
شەقامی کوردستان یەکبوونی ئەوێ هاوڕێزی ئەوێ هەر حزبێکی سیاسی با لەژە ئاڵای خۆی بێ با ئاڵاکەی بەرزکە جوانیکە بە خزمەتکردن ئێمە توانی محافظ بەدەستبێنی کاکە گیان ئێمە خەڵک بە شیعار و بە دروست نابێت بە کردارە بێ من پێتەڵم پێکەوە ژیانەوە تا من و کاک دەشتی لە مەوزوعە ئەوەندە پێکەوە ژیانەوە نیە تۆ بەسوەسی خۆتکەی منش بڵێ کاکە بڵێ ڕاستە پارتی هات بە دەنگی کورد لەخوا بەزیابێ دوو کورسیشی هێناوە ئەو دوو کورسی پڕی هێناوە بەو دوو کورسێکە حەو کورسی بەم حکورسێ چیمان پێکرێ و لەگەڵش لەبیرمان نەچێ لایەنەکانی ترش بە مێژووە ببێنە سەر گفتوگۆکردن چۆن مەشغەڵتوانی وای لە ئێمە بکاتوامان بەسەر بێن چۆن نەوەی نوێ وای بەسەر ئێمە هێنا ئەوەندە وتیان ئەم حکومەتە بردی خواردی فردی تاکو ڕێژەی کورد لە 1970 لە حیاتی عرب ئافرەتی ناتۆ دەنگ بدە لە حەویجە لە 1970 بەشدار بووە لە کەرکوو لە 1972 بەشدار بووە بۆ ئەوان دەرک بکەن بە هێز و دەسڵات و بە هەموو شتێکە لە بەردەستیانە دەرک بکەن باشە بەڵام من و تۆ جەنەدانیش لەسەر شاشەی تەلەڤیزیۆن کاکە زانە بەس نییە ئەو نەچ یەکترمان شکانەوە بەس نییە ئەوە بە قوڵوق هیوادارم ئەوە ژیر بکرێ بۆ هەرێمی کوردستانیش بۆ هەموو پرسەکان دەست خۆش کاکەوە نەکرێ دۆڕێ دوا سەرنجی خۆتم پێ بڵێ کاک دەشتی زۆر سوپاس وەڵام من پێم وایە بێ ڕۆڵی وە قسەکانی کاکاوەمان بەرز نرخان لە سەرەتاوە پێشتریش مقابلەی تەلەڤیزیۆنیمان هەبوو پێکەوە من پێم وایە کاکاوە لەبری ئەوەی هەوڵ بدا ئێمە فێری خۆشویستنی کەرکووک و ئێمە فێری چەسپاندنی هەستی نیشتیمانی وە بکە بە حیزبەکەی خۆی فێرۆکا بەڕاستی من دڵنیام 100% دڵنیام کاکاوە زیاتر ڕخنەی لە ئەدای حیزبەکەی خۆی من بەجێی بڵاوە وە گوتی شە ئێمە باسیکاواڵێ بۆمنی بەجێ ئێمە باسی کورسیمان هێناوە ئێمە باسی کورمان خەسار نەکردو کاکە دەشتی ئێمە کورسی کورمان نەکردو لەو متمەین بە باسی هەڵوێستی یەکێتی دەکەین کە حزبی خۆمانەوە باسی هەڵوێستی لایەنەکانی کەش دەکەین فەرمو ئەوە حزبی شوعی کوردستان باز دەکەین هەڵوێستی نیشتیمانی لەم بەرنامەوە باسی دەکەین ڕۆڵی بەرزە نرخێنین خۆزگە پارتی دموکراتی کوردستانیش درچی بم بابەتە بکردایە بە حساسی ئەم دۆخە بکردایە لە کاکە کردوێتی خەمەلەوە ئێمە قسەمان لەسەر کاکا و کاکفڵان نییە و ئێمە ناژمانێ بین لەم بەرنامە برینەکان بکڵێنەوە قسەمانە سەرەوەیە سەرباری ئەوەی کە لە ڕابردووە لە سەرەتایان پرۆسەیە غەڵەت کراوە ئێمە دەبێت تەجروبە لە غەڵەتەکانمان وەربگرین ئەو ئەنجامی بەدەساتوەم ئەنجامە بکەینە کەرەستەیەک بۆ دانوستاندن لە بەرژەوەندی کورد لە بەرژەوەندی کەرکووک و لە بەرژەوەندی سەردەم ناوچە دابڕێنراوەکان و من هەموو کاتیش لەگەڵەوەیە بۆتم ئێمە لە هەرێمی کوردستان ململانەکانمان تا چ ئاستێک بڕا پێویستە لە ناوچە دابڕێنراوەکان خاوەن یەک سیاست استراتیژی نەتەوەی بین چکە دژەکانمان لەو ناوچانە چەندە ناکۆک بن کە دێتە سەر مەسەلە قەومیەکان یەک دەگرنەوە و دژی ئێمە بەکاری دێنەوە من نهاتۆتم لێرە تەشویری و تەخوین بە پارتیکەم باسی ڕووداوێک دەکەم کە ڕوویداوە بە بەڵگەوەش قسەم کردووە وە کاکاوە و دەیانی وە کاکاوە کادری خۆیانە لە کەرکووک و ڕۆژانە لە تەلەڤیزیۆن و لە ماڵپەڕەکان دەیاندینین کە ڕخنە لە حیزبەکەی خۆیان دەگرین با ئەمە چابێ ئەمە تەجروبە بێ بۆ پارتی دموکراتی کوردستان کە جارێکی غەڵەتی وا دووبارە نکاتەوە سپاس دەکەم زۆر بە کاک دەشتی هەڵەن نازانم تۆ ئەم هەڵم پێ بڵێ کاک دەشت یەک شتێکە کاکە زانە ئەم هەڵم پێ بڵێ هەڵەکە لەکوێ توخوات کار لێکم کاکە زانە با تێنەپەڕێ هەڵەکەی پارتیم پێ بڵێ تۆڵی غەڵەت وانە هەڵەکەم پێ بڵێ لەکوێ کاک دەشتی باوەڕی بە پێم بڵێ تاکتی قسە دەکەم کاکەوە هەڵەکە ئەوەی باوەڕی بە دروستکردنی هاوپەیمانێتیەکی نیشتیمانی کوردی نەبوو لە پێناوی بەرژەوەندی حزبی بە احترافی خۆیان غەڵەتە کاکە دەشتی غەڵەت هاوپەیمانی بە یەک غەڵەتە ئەمە کاکە غەڵەتە باش کاکاوە سپاس بۆ غەڵەتە بە دوو هاوپەیمانی بێ باش کاوە کاکە دەشتی بە دوو هاوپەیمانی بێ نازانم لە کووەمە دێنی پارتی دموکراتی کوردستان دوو هاوپەیمانی عەبدوڕەحمان کادری پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستان بە هیوای ئەوەی کە لە ئایندەیەکی نزیکدا ئێمە لەگەڵ پارێزگاری داهاتووی کەرکووک کە کوردێک بێ گفتوگۆ بکەین ئێوە شەمولایەک بەخوای گەورە سپێرین خواتان لەگەڵ